سڵاتان لێبێ ئازیزەکانی هاوڕێم چۆنن بە هیوای باشبوون بۆ هەر هەمووتان هەروەکو ئەبینن من بەردەوامم لە گەشتەکانم بۆیە پێم خۆش بوو لە بەرنامەی گەشت و زانیاری ئەم جارەمان سەردانی سنتەری هەڵۆکانی کیوکۆشی بکەین بۆ ئەوەی کە زانیاری وەربگرین لەسەر یاری کیوکۆشینی کاراتی وەکو ئەبینن کە ئێستا من جلی کاراتیم لەبەرایە و پشتێنی ڕەشیشم وەرگرتووە بۆیە پێکەوە لەگەڵ مابن بۆ ئەوەی کە چەند زانیاریە وەربگرین لەسەر ئەم یاریە و سوودەکانی چییە و مناڵەکانی هاوڕێشم یۆی با دەست پێ بکەین. سلااو لێبێ مامۆستاگیان سەرچاو بەخێربێن من فێری ئەمە بووم کە ئەمە سڵاوی ئێوەیە ڕاستە؟ سلااو لێبێ مامۆستاگیان خۆ بناسێنی بۆ هاوڕێکانمان. زۆر سپاس من شیهان هێمن عەلی دامەزرێنەری کێکوشینی کاراتی لە هەرێمی کوردستان کێکوشێن یاریەکی یابانیە یعنی نهایەتی ڕاستی ئێستا لە 120 وڵات زیاتر لە 120 وڵات ئەم یاری کێکوشی ناکرێت بۆ هەموو ئاستەکان لە مناڵان هەتا تەمەنی گەورە ساڵان سوودێکی زۆری هەیە بە تایبەت بۆ مناڵان و بۆ هەموو تەمەنەکان سوودی زۆرە هەندێک چۆنەڵی جوڵێتیایە بۆ گەشەکردنی مناڵەکان بە سوودە کاتە مامۆستا سەرکەوتوو بن با لە سەرەتا ئەوە دەست پێ بکەم پرسیاری ئەوە لێ بکەم کە جوڵەی سەرەتایی واتە خۆگەرمکردن کە بۆ دەستپێکی ئەم یاریە چییە؟ جوڵەی سەرەتایی ماسوولکەکانمانە جوڵێنین لە نوکی پەنجەمان و دەست پێەکەین هەتاکو و ئەگاتە سەرمان بۆ ئەوەی خوێن بچێ بۆ ماسوولکەکان و ئامادە بێت کاتێک کە خۆمان ئامادە کرد ئەمجا دەستەکەین بە تکنیک لێدان یعنی چۆنەڵی جەستەمان گەرمدا ئاهێنین بۆی ئامادە بێ بۆ زەڕبە لێدان کاتێک ئێمە تکنیک و زەڕبە لێدەین هەندێک زەڕبە هەیە هێزی زۆری هەیە ئەگەر جەستەمان ساردێ مەسەن دەمارەکانمان تەشەنووزی زۆرەکە هەندێک جار تووشی پێکانەبی ئاجاری واڵێ پشتی وەڵەگەڕێ و ئەوشتانێک تایە مەسەن کاتە بۆ ئەوەی کە بە دوور بن لەوانە پێویستە لە پێشە ئەحما بکەن ئەتوانن بیکەن ئەم هاوڕێ جوانانەمان ئادەی با جوڵەیەکمان بۆ بکەن مامۆستا بیان پاڵەوانەکان دەست لەسەر ئەژنۆمان دانێ بەم شێوە منیش لەگەڵتانە ئەیکەم دوو هیچ نی سا شی گۆ ئەو ناوانە چین مامۆستا؟ ئەمە ژمارەیە بە یابانی بژێرین تادا ئەها کەواتە ئیستا بەهۆی ئەم یاریەوە مناڵەکانیش فێری یابانی بوون هەندێک تکنیکەکانی دەست و قاچ و سەر و ئەوانە بەهار بە یابانیەوە هەر زۆر باشە من ئەبینم تەمەنی زۆر جیاوازیتیە وەکو ئەم وەکو ئەو گەورەتر لە هەمویان تەمەنی 5 ساڵی تایە ئەم گروپی شەوانەمان ئێستا بە بۆنەی ئەوەی کە دەوامی قوتابخانە هەیە لە شەوە تەدریبەکان ئەنجامەدەین ئەژنا لە کاتی هاوێنا بڵێن بەیانیانمان هەیە عەسرانمان کاتەکانیشتان ڕێخستۆ بە پێی خوێندنی مناڵەکان بڵێ جا وەرزشەکە زۆر بەسوودە بۆ مناڵەکان هەندێک جار دایک و باوک وا بیرەکاتەوە کە ئەم یاریە مناڵەکە لە قوتابخانە دواخە بەڵام بەعکسەوە مناڵەکە چۆنەڵێ هات جەستەی چالاک و هێنە بە ئاهاندەرە بێت کە بۆی مناڵێکی چالاک و لێ هاتوو بێت یعنی بە بڕای ئێمە وایە کە ئەم یاریە بکەن زیرەکتریشە بن تاقیکردنەوە هەیە لەسەر مناڵەکان بە تایبەت مەسەن ئەو مناڵانێک کە لە خۆمانەوە نزیکە هاوکو قزمەوانە بڵێن ئەمە سوودێکی زۆریان لێبێنیەوە لە زیرەکی لە قوتابخانەش چونکە کاتێک کە مناڵەچێتە دەوامی قوتابخانە هەندێک جار ئەگەر چۆنەڵی وەرزشکار نەبێت ڕەشێک نەبێت تااقەتی نێجێ بۆ دەرەست بگرێت وەکو جوڵەیەکی مێشکی جوایە وەکو وەرزشەکانی هەندێک زوڵێتیە بە تایبەت بۆ مێشک ینی بۆ چالاکی مێشکە هەندێک زوڵێتیە زۆر باشە کاتە ئەو ڕاهێنانانە شەکەن بۆ ئەوەی کە سوودی ببی هەبێ بۆ خوێندنەکەشیان باشە مامۆستا ئەم خوێندکارانەی ئێوە بەشداریان کردووە لە پاڵەوانێتی زۆربیان بەشداریان کردووە بڵێ ئێستا لە بەتوڵەی ناوخۆیە بڵێن مناڵەکان یەکەم و دووەم و سێمی تیا کچەکان تایەتی ئێمە تقریبا مانگی 12 لە 18 مانگا بەتوڵەی ئاسیامان هەیە لە تورکیا بەئیزنی گەورە بەشداریەکەین هەندێک لە کچەکان بەشداریەکەن هەندێک لە کوڕەکان لە مناڵەکان لە گەورەکان هەموو ئاستەکان هەمانە ئاستەکان هەمووی هەتانە ینی تەمەنی ئەمیش ئەتوانێت بەشدار بێت لەم بتوڵەی بڵێن تورکیایە لە 8 ساڵەوە دەست پێەکات بەس بتوڵەی ناوخۆ مەسەن لە 6 ساڵەوە تایەتی ئێستا دیاری کراوە هەندێک جار مەسەن بتوڵەی وا هەیەڵێت لە
حو ساڵەوە توانێت بەس ئەم بتوڵە دیاریان کردو لە 8 ساڵە تەمەنی 8 ساڵ و لە زۆر 25 کیلۆ ئەتوانێت بەشداری بکە. زۆر باشە سەرکەوتوو بن. جا ئەشبینم مامۆستا هۆڵەکەتان سنتەرەکەتان بە شێوەیەک دروست کراوە ئەرزیەکەی ئەمەتان داناوە و لە دیوارەکانە ئەو بۆریانەتان داناوە بۆ ڕاهێنانە ئەمە چۆناییە. ئەستا ئەم ڕەنگانەمان هەڵبژاردووە هەر ڕەنگە چۆنەڵێ بۆی کراوە بێت. ڕەنگەکە ئەگەر جوان بێت یاریزانەکەیت ئێرە مەسەن حەزی بە ناو هۆڵەکەیە. ئەم بۆریانەش هەندێک جوڵەی لەسەر ئەنجامەدەین مەسەن هەندێک جوڵە هەیە پێویستەکە دەست بە دیوارەوە بگرین سەرەتا کە یاریزان تازێتە ناو هۆڵەکەوە بۆی تەرکیزی بۆ دروست بێت لەسەر ئەم بۆریانە تەدریب بکەین. هەندێک لاسیکمان هەیە بۆ گەورەکان بەکارێنن بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی دەست و خاسیان. زۆر باشە. ئەی لە ماڵەوە ڕاهێنانیان پێ ئەڵەن بۆی کە لە ماڵی شەو بەردەوام بن و دانە بڕێن؟ خۆی ئێمە بڵێن هەفتەی 3 ڕۆژ ئێستا ئەمان تەدریبیان هەیە پێمان وتون هەندێک تەدریبی سەرەتایی هەیە لە ماڵەوە بێ ئەنجامی بن وەکو خوێندنەها مامۆستا دەرسێکیان هاتێ مەسەنە بە سەعیدیا بکەن. ڕاستە. ئەم یاریزانانەی کە لە ماڵەوە شەوڵێن زووتر پێشەکەون. ئەو یاریزانانەی کە هەردێن لە هۆڵەکە مەسەن چاوەڕێ و ڕۆژاکەن ئەو تۆزە درەنگتر پێشەکەوێت. زۆر ڕاست. یعنی جوڵەکە پێویستی بە دووبارە بوونەوە هەیە لە ماڵەوە. ئەی خشتیان بۆ دانێن کە بەپی ئەوە خواردن و خەویان ڕێک بێ لەگەڵ ئەم ڕاهێنانانی کە لێرە ئەیکەن؟ بەڵێ خۆی خشتەی خواردن چۆنە لە یاری ئەم قیتالیا بڵێن خواردنەکان ئاسایی خواردنی ڕۆژانە ئەبێ بخورێ سەوزە و میوە پێمان وتون هێلکەی کوڵاو و مەسەلەن شیر و خورما و ئەوانە بەسوودە زۆر جارباسەکەین بۆ یاریزانەکان بەڵام هەندێک مناڵ هەیە مەسەن گۆژ ناخوا هەندێک مناڵ هەیە هێلکە ناخوا هەندێک هێشتگر ناخوا ئەها خۆی لە کۆمەڵگەی خۆمانەوە شتەکان سوودی هەیە گەورەش هەیە هەیە مەسەن سەوزە هەر ناخوا گەورەیە بەڵام ئەم خواردنی ئەمانە ئەتوانن ئێوە جوان لێ بکەن کە بەدەر لەوەی کە ئەو مناڵانەی کە خواردن ئەو جۆرە خواردنا ناخۆن ئەو مناڵانی کە ناشی خۆن وایان لێ بکەن کە هانیان دەین بڵێ هەندێک جاری وا هەیە یاریزانێک لێرە مەسەن لە شتێکا سەرکەوتو نابێ ئەڵەنی خواردنەکەی بۆی هەوڵبات ئەوانە تەرجیعەکەین بۆی کە ئەو خواردنانەی کە بەسوودە بیخوات. زۆر باشە. ئامۆژگاری تۆ چیە مامۆستا بۆ ئەو مناڵانەی کە بەشداریان نەکردووە لە یاریەکە بەڵام لە ماڵەوە لاانێ هەندێک جوڵە بکەن کە زیانیان پێ بگات؟ وڵا ئەوە زۆر گرنگ بوو ئەوە چونکە هەندێک جوڵە هەیە لەژێر چاودێری بە ڕاهێنەرابێت ناکرێت مەسەن لە ماڵەوە ئاجاری وە هەیە لە فیلمەکە هەندێک مناڵە حرەکە بینە دێرە دەرەوە دووبارەیە کاتەوە ئەوانە خەتەرە یا مەسەن یاریزانەگە بینی لێرە دارێگەشکێنێ یەکیچکە لەو لاوای بینێ وازانێ ئاسانە سێ دووبارەیە کاتەوە تووشی پێکانە بێت. شتەکان ئەبێ لە ژێر چاودێری چۆنەڵی ڕاهێنەرێکا بێت بۆ ئەوەی بە شێوازێکی ئاکادمی پێشکێت وەکو خوێندنە ها مەسا ساگەرێمە بمانوێت هەندێک جار هەندێک مناڵ هەیە زیرەکە سوودی مەسەن لە ئینتەرنێت بینی بۆ فێربوون ئینگلیزی ئاسانتر کاسەدە دەورێک و فێرەبێت هەندێک شت هەیە ئەتوانێت سوودی لێبینێ بە تایبەت کە هاتە هۆڵەکەەوە ئاشنادە بە تکنیکەکان ئەتوانێت دووبارەی کاتەوە لێ مەسە زووتر پێشەکەێت هەموو شتەکان هەیە مەسەن لە یوتیوب هەیە جوڵەی ئەم وەرزشەی خۆمان هەر خۆمان ڤیدۆمان هەیە ڤیدۆی وڵاتانی شەیە توانە سوود لەوانە ببینین زۆر جار یاریزانەکان سەیرەکەن و سوودیشان لێبینیەوە. دەست خۆش بێ مامۆستاگیان تەرکیزم لەسەر قسەکانی تۆ و مناڵەکانی شەکە ئێستا ڕاهێنانەکەم پێم خۆشە بڕۆم قسەیان لەگەڵ کەم دواتر ئێمە بۆ لای تۆش دەست خۆش بێ. چۆنن؟ ئادەی پێم بڵێن ئەمە چییە ئەیکەن ئەم جوڵە و شتانە چۆنی؟ ناو چییە؟ پەیڕە تۆ ئێستا ڕاهێنانەکەی لەگەڵ هاوڕێکانە وایە؟ ئەمە چی ڕاهێنانێک کە توانی پێمان بڵێ بۆ خۆ گەرمکردنە بۆی کە ئامادە بیت دڵخۆشی هەر بژیت تۆ چۆنی؟ باشی. ناو چییە؟ نامدار هاوکار. نامدار هاوکار پشتێنی پرتەقاڵیشە هەیە؟ بەڵێ. هەر بژیت منیش پشتێنی ڕەشمێ ئەوەی من باشتریان ئەوەی تۆ. ئەوەی تۆ باشتر. بۆ؟ لەبەرەوەی تۆ پشتێنێکی زۆرە تێپەڕاندوو گەشتوتەتە پشتێنەکەی کە ئێستا ئێمەش پێ نەگەشتوون. زۆر باشە هەر بژیت ئەی ئەم جوڵانە چییە ئەیکەی؟ لە کیۆکاشین کاراتی و زوڵاکەین یاریەکەین وەکو وابێ لە مەکتەبە دەرسەکەین و شتکەین. هەر بژیت باشە پێم بڵێ تۆ خوێندنەکەت ڕێگر نەبووە بۆ ئەم یاریە یاخود هاندەرتە بۆ ئەوەی کە بەرەو باشتر بیت؟ هەر دەرمە و لێرەش باشە بووم بۆ مەکتەب لێش بۆ لە مەکتەبش باشە بووم بۆ کارات. هەر بژیت پێت خۆشە بەردەوام بیکە گەورەبی دانە بڕێیت و بەشدارکەی لە بتوڵە و پاڵەوانێتی ترا؟ تا ئێستا بەشداریت کردووە؟ کاتە لەمە دوا خۆت ئامادەکە بۆی کە بەشداربی باشە دواتر بگەی بە پشتێنی ڕەشی ژوەکو من. هەر بژی سەرکەوتوبی. چۆنی؟ ئەمە چ جوڵەیەکەیکەی؟ بۆکسەکان پێڵێن زووکی لەسەر سیزاشتانیشتی. باشە پێم بڵێ ئەتوانی منیش فێر بکەیت؟
دەستی ئاواهی دەستی چەپێ وەنا دەستی ڕاستیشی بە پێشەوەندا دوای پێچەوە نابێتەوە نابێتەوە. زۆر باشە تۆ لە ماڵەوە ئەم ڕاهێنانە ئەەکەیت بەڵێ بەدەر لەم ڕاهێنانە چیترەکەیت ئێستا هەیە ئەبێ ئەویش ڕاهێنانی لەسەر بکەین باشە. هەنێشت هەیە ئەبێ ینی ڕاهێنانی لەسەر لە ماڵەوە هاوکاری دەکەن خێزانەکەت بەڵێ یاخود خۆت پێویستە بە هاوکارینی لێرێ ڕاهێنراوی کە جاریش پێویستم ئەی شەوانە زووە خەویت بەڵێ ساعت چەنە خەویت دانۆی تۆ کاتانە هەر بژیت ئەی خواردنەکانت تەندروستن شیرە خۆی وەکو مامەساکە بۆی باس کردین هەر بژیت سەرکەوتوو بیت با بڕۆم بۆ لای هاوڕێکی ترە باشە تۆش ڕاهێنانەکانی خۆ بکە زانین ئەمە چۆنە چۆنی ئەمە چ ڕاهێنانێکە تۆی کەیت وڵای ڕێنانەکە بۆ بامان ماسوولەکانی بەهێزەکە ئەی هەستەکەی باڵە ماسوولکەکانی بەهێز بووە بەڵێ بەچی هەستی پێکەیت بەوەی هەسپێکم کاتوانیشتی قورستر هەڵگری وڵایەوە نازانم باشە ئەی پێم بڵێ ئەو پشتێنەی وەستانەکەش زۆر جوانە ئەمە چ وەستانێکە ئەمە ناوی هەیە نازانمەوە ئەی باشە پشتێنەکەت شتێنەکەم تەقاڵیەهی دووەمە لەوانێ ئەمڕۆ بۆم بگۆڕن ئەیکەم بە چ ڕەنێت بۆمەکەم بەشین هەر بژیت کەواتە ئەچیتە سەرەوە خطوێک ئەچیتە سەرەوە پلێک ئەچیتە سەروتر کاتە لە پێشا پشتێنی چڕەنە سپی دوایی پرتەقاڵی دواتر شین شین جا زەرد سەوس قاوەی ڕەش قاوەی ڕەش ئەبینیەوەی من ڕەشە بەڵام من یاریزانی ئەم یاریە نیم تەنها ئەمڕۆ بۆ بەرنمەکەی ئێوە کردم باشە سەرکەوتوبی هەوڵ بە بۆ ئەوی کە بگەیت بە پشتێنی ڕەش باشە هەر بژیت با بڕین بۆ لای هاوڕێکی ترمان چۆنی ئەمە چ جوڵەیەکە وڵاهی نایسە باشە پێم بڵێ تو ئەمڕۆ قژت کۆ کردوتەوە ڕۆژانەکەی بۆ ئێرە بۆ شێوەی قشتە بەستی ئارەوە بۆ ئەوەی کە نێتە بەردەم و چاوت و جوڵەکانی بە باشی بکەیت ئارەوە کێ بۆتە بەستێ دایکی کاتە لە ماڵەوە هاوکاری دەکەن و ئامادە دەکەن بۆ ئەوی کە لێرە ڕاهێنانی باش بکەیت هەر بژیت تۆ پشتێنەکەت سپیە تۆ لە پۆلی چەنی لە پۆلی سێم لە پۆلی سیت هەر بژیت سەرکەوتوبی با بڕین بۆ لای هاوڕێکی ترێ چۆنن ناو چیێتەوە بوار پێمان بڵێ تۆ ماوەی چەندێکە کە بەشداریت کردووە ماوەی 4 مانگە لەم هەوڵام کە پشتێنێکم بڕیوە توانیم بگەم با ماسەوە ئیشەڵا ئەم شەو لەوانێ ئەستەی کە پلێکی کە وەرگرم هەر بژیت هاوڕێکی تریشی وتی ئەم ڕۆژ منیش پشتێنەکەم بۆکەن بەشین کاتە ئەم شەو پشتێنەکانتان بۆ گۆڕن هەر بژیت بە هیوای سەرکەوتن بۆ تۆ چۆنی تۆ ئەمە سڵاوەکە بوو کردێ منیش ئەیزانم چۆنی باشە پێم بڵێ تۆش پشتێنی پرتەقاڵی دەیە هەر بژیت تۆ تەمەنت چەنە 6 ساڵی لە تەمەنێکی بچووکە توانیوێتی کە ئەو پشتێنە باشە بەدەست بێنێ باشە پێم بڵێ تۆ چۆنی لەم یاریە حەزی لێیە حەزی زۆر لێیە بۆچی حەزی لێیە لەم یاریە لەبەرەوەی سوودێکی زۆر باش و سوودێکی باش لێ ئەبینین مناڵەکان هەر دایما ئاهاتم بۆ ئەم یاریە سوودیان لێ بینی ڕاستە تۆش تو دلێ بینیوە هەستەکەی بەهێز بووی بەڵێ هەر بژیت سەرکەوتوو بیت هەموو جارێ ئەچون ئەسمە ئەویانمان هەڵەگری ئاسنتان هەڵاگر ئەوە ڕاهێنانە زۆر باشە کاتە ئێوە ڕاهێنانی جیاوازتان هەیە بازان و قورسایی هەڵگرتن و تەقڵە و فەتح و ئەم جۆرانە وایە تۆش بەردەوام بە باشە هەر بژیت سەرکەوتوو بیت مناڵەکان بڵێن کێن بینی چۆنی دووبارە بینیمی تۆ زۆر خۆشحاڵم خۆ بناسێنە بۆ ئازیزانی کە تۆ ناناسن من ناوم ئاریا ئاریا لە پۆلی چەنی لە پۆلی حەوتی لە پۆلی حەوتی ئازیزەکانی هاوڕێم ئەم مناڵەمانی کێک بوو لە مناڵە بەهرەمەندەکان کە پێشتر قسەمان لەگەڵ کرده بوو چونکە پلەی یەکەمی بەدەستهێنابوو لە پاڵەوانێتیە ئەمڕۆ چیەکەی ڕاهێنانەکەی لەگەڵ هاوڕێکاندا بەڵێ پشتێنەکەش زەردە جا لە هاوڕەکانی ترتم پرسی ئەمڕۆ
پشتێنەکانتان بۆ گۆڕن تۆ بۆت ئەگۆڕێ یاخود جارێ لەو پلەیە ئەمێنیتەوە منجار تازە بووم بەزرد تازە بووی بەزەرد بەڵێ کاتە ئێمە کە هاتیم پشتێنەکە چڕان بوو هەر زەر بوو هەر زەر بوو هەر بژیت سەرکەوتوبی خۆشحاڵ بم کە دووبارە بینیمیتەوە سڵاو لێبێ چۆنی باشی پێم بڵێ ناو چییە لە پۆلی چەنی ڕامان ڕێگی لە بۆ چواری هەر بژیت سەرکەوتوبی لە پۆلی ئەلفیشی پۆلی ئەلف باشترە یان پۆلی ئەلف جیاوازی چێ لەگەڵ با و جیم و ئەوانەیە تەنها هاوڕەکانە جیاوازی هەیە هاوڕەکانە دەگۆڕێ لە پۆلەکە کۆمەڵی هاوڕێی ترێ لە پۆلێکی ترە کۆمەڵی هاوڕێی ترێ وایە باشە پێم بڵێ ئەمڕۆ چیەکەی لێرە ڕانانەکەم ڕاهێنان بەردەوام بە لە ڕاهێنان باشە منە چمە لای هاوڕێکی ترە سێریکەن ئەم هاوڕێمان کە جوانە قسەمان بۆ ناکەی چۆنی مناڵەکان تەمەنی ئەم لە چاو هاوڕێکانی ترمانە پشکۆلەترە جا من زۆر سەرسامم پێچکە توانیوێتی لەو تەمەنە بچووکەیە بەشداری بکە چۆنی وابزانام تااقەتی قسەکردنی نییە با بڕێن بۆ لای هاوڕێکی ترمان چۆنن ناوتان چییە؟ من دیماش من ئایا تۆ ئایا تۆ لە پۆلی چەنی؟ ئێسێ ئەی تۆ دوو ئێوە هاوڕێی نزیکی یەکترینیان لێرە بوون بە هاوڕێ ئێمە ئەو مامی منە باڵ خزمی یەکن ناسیاوی یەکن باشە پێم بڵێ بە هۆی ئەوەی کە خزمی یەکتری ئەناسن کە کۆ بنەوە لەگەڵ خێزانەکان تا ڕاهێنانەکەن بێکەوە یان خودت خێزانەکانتان پێتان بڵن جوڵەیەکمان بۆ بکەن ئێوە بێکەوە کۆمەڵی جوڵەی جوان بکەن بۆیان چیان بۆ کەنەت ئەبێ بەسەرهاتێک هەیە یان شتێک هەیە بۆم باس بکەن ئێوە من فەتحشتیان بووەکەم شەقورشت تاتاوی سێو ئەی ئەوانە ناویان هەیە ئەو جوڵانە هەر بژیت باشە ئەی تۆ پێم بڵێ پشتێنی هەردووکیشتان ڕەنگی پرتەقاڵیە کاتە بێکۆ هاتوون بۆ ئەم سنتەرە ئەی لە پلانتانایە کە بەردەوام بن و گەورە بن بێک و ببن بە ئەو کەسی کە پشتێنی ڕەش بەدەسێنێ کاتە بەردەوام بن باشە هەر بژین سەرکەوتوو بن هاوڕێیان وەکو بینن مناڵەکانی هاوڕێم هەر بەردەوامن لە ڕاهێنان بۆیە ئێستا ڕۆین بۆ لای مامۆستایەکی تری ئەم هۆڵە بۆی بزانین کە ئەم ڕاهێنانە چیە ئەیکەن وەرن لەگەڵمە سڵاو لێ بە مامۆستاگیان باشی زۆر زۆر سپاس مەمنون بژیت ماندووش دیاری مامۆستا تۆزێ عێراقەکەینەوە کە جوڵاگەین ڕاستە خۆ بناسێنی من سێسینەوە زاد محەممەد لە سنتەری هەوڵەکان ڕاهێنەرم لای شیان هێمن زۆر باشە مامۆستاگیان با پێکەوە بڕۆینە لای مناڵەکان ڕاهێنانی چیتان ئەکرد ئەمە ڕاهێنانی کشان بۆ ئامادەکردنە بۆ فەتاکردنەوە لە پێشا کشان بە قاچ بە ناوقە بە پەپولەدا ئانیشن یاری بە ئەژنویان نەکەن و کاتە زۆر باشە کەواتە چەند جوڵەیەکی پێش ئەوە هەیە کە بیکەن و دواتر چەند جوڵەیەکە تایوێت بە وەرزشی کۆشین کاتە مامۆستا تۆ بۆ ئەو مناڵانە چێڵی کە ئەیان بینی خۆیان هەوڵەیەن فەتح بکەنەوە یاخود لانێ زیانیان پێ بگات چکە لانێ ئەو ڕاهێنانانە نەزانن کە ئێوە ئەیکەن سەرەتا بەڵێ وەڵاهی ئێمە لە ڕاستیە لە پێشە ئەوەی بێ لێرە ئامۆژگاریان دەکەین ئەوەی کە ئەیەوێت وەرزشکە ئەبێ لە پێشە تۆزێک یاری نەرمشکە نەرمشی پێڵی نەمە خۆ گەرمکردن خۆ ئامادەکردن یەکسەر ناتوانێت فەتاکاتەوە کە ئەتوانین ئەم وەرسانیان پێ ئەەکەین و ڕێنماییشانەی لە ماڵەوە بەم شێوە لە پێشە خۆگەرمکردنی خۆ ئامادەکردنێک ئەنجا چنە سەر تکنیکی فەتاکردنەوە یا هەر تکنیکیکەیکی کۆشین زۆر باشە ئەمەش هاوکاریانەکە بۆی کە ماسوولکەکانیان بەهێز بێت و گەشەیان خێراتر بێ بەڵێ ئەمە بزە بدوایە ئەو مناڵەکە لە پێشە لەسەر ڕاهێنانی کشان و فەتح و ئەم وەرزشە وای لێ کردووە کە ماسوولکەکانی بەهێز بێ و جەستەی بەهێز بێ بیر و هۆشی زیاتر بێ مێشکی چالاک بێ ئەمە وەرزشە زیاد لە وەرزشەکانی کە لەسەر مناڵە ڕوا لەسەر مێشک و چالاکی مێشک و جەستەی مناڵ هاوڕێمان کاتە ئەمە ئێستا فەتەکی جوانی جوانتر فەتحکەرەوە ئافرین مامۆستا تۆ ئەڵی جوانتر فەتحکەرەوە کاتە بۆ وەستانەکەی ئەبێ بە چ شێوازێک بێ ئیسلام هاوڕێشمان بە هەمان شێوە هەوڵەیە بەڵێ ئەمە ئێستا هەوڵی خۆیە ئەبێ فەتحی 180 بکاتەوە یاریزان هەیە سەرەکی ناتوانێت لە دوای فترەی چەند مانگێک دەتوانێت فەتحی 180 بکاتەوە
زۆر باشە کاتە ئەم هاوڕێیانشمان بە هەمان شێوە هەوڵێن بەڵێ بەپێی پشتێنەکان دەرەجیان فەرقەکە بوونیان لە هۆڵەکە فەرقەکە هەیە زۆرتر ماوەتە پشتێنی بەرزترە. کاتە مامۆستا باسی پشتێنە کرد ئەتوانی پێمان بڵێ جیاوازی ڕەنگەکانی چییە و لە پلەکانە بۆچی ڕەنەکانی ئەگۆڕێت. بەڵێ پشتێن لە پێسا پشتێنی سپیە لە سپێەوە دەست پێکرد لە دوایی 3 مانگ ئەبێ بە پرتەقاڵی 3 بۆ 4 مانگکە ئەبێ بە شیر لە دوایەوە 3 بۆ 4 بەپێی دەرەجەی یاریزان و توانە یاریزان ڕایەنەر شتێنی بۆکە بە دوای شین بە زەر دوای زەر ئەبێ بە سۆڵس ئەمە بەپێی دەرەجە و مانەوەی لە هۆڵەکە و لە ڕایەنان. باشە ئەگەر مناڵێک تۆڵی بەپێی 3 مانگ ئەگەر لە مودەی ئەو 3 مانە مناڵەکە دابڕاو دواتر هاتەوە ناو سنتەرەکە ئەو کاتە ئەوە دو ئاخرێ پشتێنی بە هەمان شێوە بەردەوام ئەبێتەوە تاقیکردنەوەی هەیە پشتێنانە بەپێی مودەژنە تاقیکردنەوە ئەگەر دەرچۆ قوتابخانە ئەگەر دەرچوو پشتێنێ گۆڕێ دەرنەچوو دو ئاخرێ کاتە سپیە دواتر پرتەقاڵی اینجا شین زەر سەوس قاوەیی اینجا ڕەش دانی یەک دانی دوو دانی سێ دانی چوار تا دانی دو. ئەو دانانە چییە مانای چییە؟ ئەوە ئیتر 3 ساڵ خەتە تقریبا ئەمە دانی یەکە ئەبێ بە دانی دوو دانی سێ بەڵێ بڵێ تۆ دانیەکیشی یانە من بەرزترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان و ئەم یاریش ئەو هێناوەتە شاری سلێمانی کوردستان. زۆر باشە بە هیوای ئەوەی کە مناڵەکان بتوانن تا دانی دەی ڕەش بگەن. وەڵا لەخوا بەزابێ زۆر مناڵمان هەیە و پاڵەوانی ئاسیان و دانی ڕەشیشیان وەگرتو لێرە و زۆر کەسیش هەیە بەهۆی باروزروفە وازیانەوە شیانێ من نزیکەی 20 ساڵە زیاتر خزمەتەکە لە شاری سلێمانی ئەمە ڕێ کەناڵەکەیەوە زۆر سوپاسیکەین زۆر مانووە لەگەڵ شاری سلێمانیە و ئیشەڵا باوکو دایکەکانیش چاو لە مناڵانی باوکو دایکی خارجکەن و مناڵان بێنە ئەم وەرشە و بۆی سوودی لێبین. زۆر ڕاستە مامۆستاگیان بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە زۆرم پێخۆشەکە هانی مناڵەکانیان بەو شێوەیە کە بەردەوام بن لە ڕاهێنان. بەڵام پێش ئەوەی کە کۆتایی پێبێنین پێم خۆشە مامۆستا لەسەر قوتابیەکی خۆتان ئەو ڕاهێنانەی کە لە سەرەتا ئەتان کرد تا ئێستا بۆمان بکەیت و دووبارەی کەینەوە. خۆت پێ باشە بە دووباری کاتەوە بۆ نالی بە پشتێنی ڕەشیشی هەیە چۆنی؟ ئەمە لە چەند ساڵی تۆ؟ 12 ساڵی هەر زۆر باشە لە تەمەنی 12 ساڵی لە 5 ساڵیەوە لێرە وەرشاکە پاڵەوانی ئاسیاشە لە 3-4 شوێن پاڵەوانێکی هێناوە دەست هەر بژیت بە هیوای بەردەوام بوون بۆ تۆ کاتە ئێستا با جوڵەکان بکەین بێکۆ. باش ئێستا لە جێی خۆت قاچی چە بەرە پێشەوە یاری بە پەنجەکانەکە ئیچنی سەمشی مامسایەوە گۆرەی لە پێ ناکەن؟ چۆ کۆسنگی پێ لەوڵا گۆرەوی زیاتر لە قاکەیە چونکە هینە ئەخیسیە کاتە بەڵێ ئەنجا تای سۆکۆ سۆکۆتە من حەز بە ماسوولکەکانی ئێرە مەکەم. ئەمە ئەتوانن ناڵەکان لە ماڵەوە بەردەوام بن و بیکەنەوە؟ بەڵێ دەست خەرە سەر کەمەر هیچ نی سام شی و شیرۆ بۆ دواوە هیچ نی سام شی لامای دەزانێ بکە هیچ ئەوەیان بۆچی باش مامۆستا بۆ پێش بۆ کەمەر بۆ کەمەر یاری فەتحمانەیە زیاتر کەمەر لێ بجوڵێ بەڵێ بۆی کە زۆر باشە چیتر بۆ دواوە بۆ پێشەوە ئەم یاریەکە ئەنجا هیزاگری بۆ پێشەوە ئەمە تۆزێ بە خێرایی بۆی یاریەکان بکەین چۆرە سەر پەپولا بەردەوام هیچ نی سام شی بۆ شی ئەو ناوانە چیە مامۆستا؟ ئەوە بەیابانی تا داژمێری ئەم هەموو مستەڵەحەکان هەموو وتنەوەکان ئەبێ بە زمانی یابانی بێت. زۆر باشە یعنی چی هەج وڵاتێ لەم دنیاە چۆرە یابان چۆرە ئەمریکا چۆرە بەریتانیا ئەینەن قسەیە وەکو مۆسیقا چۆن لە هەموو دنیا یەک زمانە ئەمەش یەک زمانە یعنی یاریزانی مامۆستای منی چۆتە بەریتانیا لەوێ لە پاڵەتە سێمی هێناوە یعنی هەر یەک زمانە ئەوە نییە بڵین لە سلێمانی شوێنێکە و لە یابان بە شێوەیەکی تر کاتە ئێوە ڕایانەهێنن بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە پاڵەوانی جیهانیشە. بەڵێ و ئێستا خۆمان حازرەکەن پاڵەوانێتی شەرقی ئەوسەط هەیە لە تورکیا چین بۆ ئەوێ زۆر باشە بە هیوای زۆر باش زۆر باشە بەردەوام زۆر باشە دواتر مامۆستا بەپێی پشتێنەکانیان ڕاهێنانەکانیان ئەگۆڕێت هەڵبەتە ئەوانی کە پشتێنیان بەرزە ئەوانەی ئامادەیەنەکەین بۆ بتوڵە وەرشی زیاتریان پێەکەین
جیانەکەینەوە ڕۆژانی جمعە زیاتر ئەنهێنەوە وەرژیان بگەین ئەگەنە وەرشە سەرەتایەکانیی کۆشین هەمووی بەیەکەوە هەمووی پێکەوە هەمووی بەیەکەوە ڕاهێنانەکەن زۆر باشە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بۆ مامۆستاگیان بۆ ئێوە بۆ ئێوە کەناڵەکەدان زۆر سپاس بۆ کارمەندان بۆ کارمەندانان زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم کەناڵەکانی کەژبێن سەردانی ئەم هۆڵە بکەن بۆ ئەوەی دایکان و باوکان فێر بە مناڵەکانیان بێنن بۆ ئەم وەرشە چونکە سوودی زۆرە ڕاستە. حتا زۆر دایک باوگەڵە ڕەنگە لە خوێنن دواکە زۆر بە پێچوانەوە مێشکی چالاگە بێ وە لە خوێنیش پێشەکەوێت ڕاستە ئێمەش ئامانجمان ئەوەیە کە هانی دایکان و باوکان و مناڵەکانی هاوڕێمان بین کە بتوانن بەشداری بکەن لەم خولانە دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر خێراتتانەکەین زۆر سپاس. سڵاوتان لەوێ چۆنن؟ ناوی خۆتانم پێ بڵێن چونکە ئێوە هەر چوارتان پشتێنتان ڕەشە ڕاستە؟ تۆ ناو چییە؟ سمەیە لە پۆلی چەنی؟ هەشت ئەی تۆ؟ لە پۆلی چەنی؟ هەشت نزار؟ تۆ لە پۆلی چەنی؟ شەش ڕێدیار لە پۆلی چەنی؟ 5 هەر بژین سەرکەوتوو بن کەواتە ئێوە لە پۆلی 8 و 6 و ئەو تەمانانەی کە خۆتان وتان جیاوازن و بەڵام هەر چوارتان پشتێنی ڕەشتان بەدەستێناوە باشە پێم بڵێن چەندێک هەوڵتان ناوە کە گەشتون بەم پلێ تۆ چەندێک هەوڵیە ماوەی چەند ساڵە بەشداری من لە 3 ساڵی ئەم یاریاکەم هەتاکو ئێستا بەڕاستی هەڵێکی زۆرم یاوە هەتا بگەم بەم پشتێنە زۆر باشە ئەی تۆ من بڵێن خۆ ساڵی یاریاکەم و پاڵەوانی ئاسیامتانی مە پلەی دومە دەست بێن لەسەر ئاستی ئێران و پلەیەکەم لەسەر ئاستی کوردستان هەر بژیت سەرکەوتووبی بەیوای بەردەوام بوون من لە 5 ساڵی و ئەم یاریاکەم و تۆ بەشداریت کردو لە پاڵەوانێتی توانیمە پلەی باش بەدەست بێن هەر بژیت سەرکەوتووبی ئەی تۆ من لە تەمەنی 5 ساڵی یاریەکەم و بەشداریت کردو تۆش لە پاڵەوانێتی باشە پێم بڵێن چەند ژمارەیەک هەبوو کە بە یابانی ئەتانوت ئەتوانن بیژمێرن پێکەوە تۆ یەک بڵێ دوایی ئاوایی تا دەکەتەوەکەن باشە یاڵە با لە تۆ دەست پێ بکەین شی گۆ ئاچ کیۆ جووە تاو هەر بژین سەرکەوتوو بن با لێ پێکەوە ماڵاوایی بکەین لە هاوڕێکانمان باشە مناڵەکانی هاوڕێم تا گەشت و زانیارێکی تر بە دیدارتان شادە بمەوە خواتان لەگەڵ